لە 19 تا 21 ئۆکتۆبەر ناوەندی ڕۆشنبیری باڵیۆزخانەی عێراق لە واشنگتن میوانداری 6 تیمی پۆسپۆرانی دەرونی عێراقی کرد کە باسییان لە هەوڵەکانیان کرد بۆ بەهێزکردنی سیستەمی خزمەتی تەندروستی دەرونی لە وڵاتەکەیان. ئەو کارەیان بەشێکە لە هاوکاریکردنێکی 6 ساڵ درێژخایەن لە نێوان حکوومەتی عێراقی و سامسا یاخۆت دەستگای خزمەتی تەندروستی دەرونی سەر بە وەزارەتی تەندروستی ئەمریکا بۆ سەر لە نوێ بنیادکردنەوەی سیستەم و شارەزایی خزمەتی تەندروستی دەرونی و بۆ باشکردن و گەشەدان بەو خزمەتانە. ئەرکی سەرەکی سامسا کەمکردنەوەی کاریگەری خراپی ئەشکەنجدان و توندوتیژی و شەڕە لەسەر دانیشتوان و هەروەها بایەخدان و چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکان. They learned a great deal from the Iraqis about the importance of family community to the treatment and recovery from mental illness. US hosts and providers. پامەلا هەیدی بەڕێوەبەری دەستگای سامسا گوتی پۆسپۆرانی دەرونی ئەمریکایی خاڵێکی گرنگ لە عێراقیەکانەوە فێربوون سەبارەت بە گرنگی خێزان و کۆمەڵگا بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی دەرونی و هەروەها چۆنێتی مامەڵەکردنی عێراقیەکان بۆ ڕووداوەکانی کوتوپڕی توندوتیژی و ژمارەی زۆری حاڵەتەکانی دەرۆنی بەهۆی ڕەوشی تایبەتی عێراقەوە. جێی باسە سامسا لە ساڵی 1992 لەلایەن کۆنگرسەوە پێشنیار کرا و دامەزرا بۆ بەهاناچوونی ئەو کەسانی زیاتر پێویستیان بە خزمەتەکانی دەرونی دەبێت. ئەو دەستگایە لێکۆڵینەوە و تۆژینەوە ئەنجامدات لەو ناوچانەی نەهامەتی و کارەسات ڕویان تێکردووە و هەوڵەدەن پرۆگرامی گونجاو و ڕێوشێنی تایبەت بۆ یارمەتیدانی دانیشتوانەکەیان بدۆزنەوە ئەوانەی کە کاریگەریتی ڕووداوەکان بە هەڵس و کەوت و جنوجۆڵ و تەندروستیانەوە دیاری ئەدات. دکتۆر جەمال عومەر پزیشکی دەرونی لە پارێزگای سلێمانی یەکێک لە بەشداربووانی ئەو کۆنفرانسە باسی لەوە کرد کە پرۆژەیەکی 2 ساڵیان پێیە لەگەڵ خۆیان نابیبنەوە و بەنیازن لە هەرێمی کوردستان بەجێی بهێنن. ئەو پرۆژەی خۆمان کە پێک هاتووە لەوەی کەوا خۆ دەزانی ژمارەی پسپۆری دەرونی و ژماری دەرونی کەمە لە سلێمانی یاخۆ لە کوردستان کەمە. بەر بۆ ئەوی کەوا ژمارە بتوانین لە ڕێگای کۆمەڵەوە کارکەین ئێمە ئەمانوێت لە مەڵبەتەن دەرونستەکانە کە کادرەکان فێرکەین کەوا نەخۆشی دەرونی چۆن دەستنیشان بکە هەموو کەسێک بە نەخۆشی عضوی حساب نەکە یعنی بەڵکو وایان کە کەوا نەخۆشی دەرونیانەیە چۆن نتوانین بنەخۆشی دەرونیە ئەگەر هاتو ئەو کادرانە ڕانێن لەسەر ئەو یان جۆرێک لە مەشق نەکرێن ناتوان ئەو شتانە بەکار ناتوانن دەستنیشانی ئەو حاڵەتانە بکەن. هەروەها ئێمە هەستەکەین کەوا لە کوردستانە ئەو کەسانی کەوا دەرمان یاخود بڵێن مادە هۆشبەرەکان بەکارهێنن تۆزێک لە زیاد بوونایە پێویستی هەیە بە چارەسەرکردنی مەڵبەندێک پێویستی بە چارەسەرکردنی یەکەیەک بۆی چارەسەریان بکە. ئێمە چێ لە پرۆژانەش ئەوەیەکەوە کە بتوانین یەکێک لەوە یەکانە بکەینەوە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەوە پێشگەلەوەش تەمان ئێمە ئامادە لە ناو کۆمەڵیشە وشیاری خەڵق باسکە لە بابەت زەرری مادە هۆشبەرەکانەوە. لە ماوەی 6 هەفتەمانەوەیان لە ئەمریکا پۆسپۆران و کارمەندانی عێراقی تەندروستی دەرونی فێری تەکنیکی زیاتر و شارەزاییکی باشتر بوون بۆ مامەڵەکردن لەگەڵ تەنگەشەی دەرونی دوای زەبرێکی کاریگەر و بەهاناچوونی ئەو کەسانی فشارەکانی کارەسات و توندوتیژی و نەهامەتیەکان کاریان تێدەکات و هەروەها ئەوانەی ڕەوشی سایکۆلۆجیان لە بارێکی خراپ و ڕاستەقینەدایە کە پێویستیان بە ئاوەردانەوەیەکی دەست بەجێ هەیە. دکتۆر ڕێبوار غەریب پزیشکی دەرونی لە سلێمانیەوە پێی وایە هەندێ بەڕێنگاری لە هەرێمی کوردستان هەیە کە تەگەرە دەخاتە کاری جێبەجێکردنی پرۆژەکەیان. جێبەجێکردنەکەی بێگومان لە کوردستان لەبەر ئەوەی کە ئێمە کەمی کادری پسپۆرمان هەیە لە بواری تەندروستی دەرونی بە شێوەیەکی گشتی هەم لە پزیشکی دەرونی هەم لە چارەساسی دەرونی و هەم لە پەرستاری کارامەی دەرونی ئەوە ڕەنگەوامان لێ بکات کە خزمەتگوزاریەکە تا ڕادەیەک محدود بێ دیاری کراوە بێ نەتوانین خزمەتگوزاریەکە بە شێوازێک بڵاو بکەینەوەوانێ لە ناو هەموو بنکە تەندروستیەکانە کە باڵین بە شێوازێکی بەرفراوان بەڵام خۆشبەختانە ئێمە هەموو پاڵپشتیەکمان هەیە لەلایەن وەزارەتی تەندروستی عێراقەوە لەلایەن وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکەمان کە ئەوەش خۆی لە خۆیان 2 ساڵە ماوەی جێبەجێکردنەکەی ساڵی یەکەمیان کە دەست پێکەین بە ڕاهێنانی ئەو کارمەندانی کە لە بنکە تەندروستیەکانان لە پزیشک و لە پەرستار و لە کارمەندی دەرونی بۆ ئەوەی کە ئەو بەرنامەیە جێبەجێ بکەن ئەویش لە ناسینەوەی ئەو کەسانی کە بێگومان وەک جەنابتان نازانن کە کوردستان بە چەند ساڵێکی نەهامەتی زۆر هاتێپەڕیوە کۆمەڵە کارەسات و ناهەمواری زۆر لە جینۆساید ئەنفال کیمیاباران ئەوانە هەمووی لەلایەن ڕژێمەیەک بەدوایەکەکانی عێراقەوە کە بەسەر گەلی کووردا هاتووە وای کردووە کە
میلەتی کورد بەڕاستی کێشە و گرفتی دەرونی هەبێ بەڵام بە شێوازێکی نادیار زۆر جار گرفتەکە شاراوەیە لە ناو خێزانە دەرەکەوێت لە ناو پەیوەندی کۆمەڵاتیەکانە دەرەکەوێت کە ئەمانە هەمووی کاریگەری ئەو زەبرە دەرونیە کە بە درێژای ئەو ساڵانە بەسەر میلەتی ئێمە هاتووە ئێمەمانەوە ئەم خزمەتگوزاریە لە ناو بنکە دەندروستیەکانەوە دەست پێ بکەین کە ئەوەش بەناسینەوەی ئەو کەسانی کە ئەم گرفتیان هەیە حاڵەتێکی نەخۆشی زۆر دیاریکراوە کە پێوترێ PTSD واتە زەبری دەرونی تەنگژەی دەرونی پاش زەبرێکی کاریگەر کە وەکو ئاماژەم پێکردبەوەی ئەو هەموو زەبرەی کە بەسەر میلەتی ئێمە هاتووە ئەو نەخۆشی هەڵبەتە لە ناو میلەتی ئێمە هەیە بەڵام ناسینەوەکەی بەڕاستی پێویستی بە مەشق و ڕاهێنان هەیە بۆ کارمەند و پزیشکانی کە لەوێ دەوامەکەن و ئێمە هیوادارین کە بتوانین ئەو بەرنامەیە جێبەجێ بکەین لە ماوەی ئەو 2 ساڵی کە دیاری کراوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکەمان. ماوەتۆ بڵین هاوکاری سامسا و عێراقی بۆ چارەسەری نەخۆشیە دەرونیەکان کردنەوەی پەنجەرەی هیوایە لە ژوورێکی تاریکی نەخۆشە دەرونیەکان ئەوانەی بەهۆی بارودۆخی ناسکی ناخیان و نەهامەتەکانی بەسەرهاتەکانیان خۆیان تێدا قەتیس کردووە تا لە ژیانی ناومێدیەوە بەرەو ژیانێکی پڕ لە هیوا و دواڕۆژێکی ڕووناکتر بیان بێزێت.